ئەمڕۆ وەک ڕۆژی سەرتاسەری پاکردنەوەی ناوەندەکانی خوێندن ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران ئەم هەڵمەتەمان دەست پێ کردووە بۆ ئەوەی قوتابخانەکانی سنوورمان بە پاک و خاوێنی ڕابگرین و ئەو پەیامەش بگەینین کە پاکردنەوەی ناوەندەکانی خوێندن تەنها ئەرکێک نییە لەسەر کارگوزاری نێو ناوەندەکانی خوێندن بەڵکو ئەرکێکە دەبێت مامۆستا بیبێنێ دەبێت قوتابی بیبینێ دەبێت خانەوادەی قوتابیەکان بەشداری تێدا بکەن و دەبێت بەرپرسان خۆیان بە خەمخۆر بزانن بۆی کە پارێزگاری لە پاکڕاگررتنی ناوەندەکانی خوێندن بکرێت. ئەمڕۆ وەکو لە قسۆرانی شێتی مامۆستایان بەشداریمان کرد لە ڕۆژی پاکردنەوەی قوتابخانەکان ڕۆژی پاکردنەوەی قوتابخانەکان هیوادارم ئەم پاکردنەوەیە ببێتە کارێکی هەمیشەیە کە بەردەوام قوتابخانەکان پێویستیان بە ئەو قوتابیەکانمان ئەو وعیە پەیدا بکەن کە ئەو ڕۆژەمان پێویست نەبێت کە ڕۆژێک تایبەت بکەن بە پاکردنەوەی قوتابخانەکان بەڵکو بەردەوام قوتابخانەکانمان پاک بن و پێویستی بەو ڕۆژە نەمێنێت.